بليكم الروش لهرمي علوسة دي عراق شي مترسي علوسي لعراقي شي هيا كو يعني هم أوي ريشين كل سرحة في مناطق كرن طيبة أمريكي هروها ببيت بشكش علوسين روجلاتا نابيش قريداي بمشاري بغداي أسير الشرع شارزاي السياسي لقلمية بخيراتي بريز شرع برز الشرع صلاة لبيتهم كاتتان باش لا ئەگەری کشانەوەی هاوپەیمانی نێودوڵەتی یاخود باوڵین ئەمریکا لە عراق دۆخی عراق لە ئێستا باشترە بێت؟ بەناوی خۆی بەخشندەی مهرەبان شەوی ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێت. زۆر سپاس بە هەمومان کۆک بین لەسەرەوەی ئەو هێزانەی کە ئێستا لە عراقن مەبەستم هێزەکانی ئەمریکا لەسەر داواکاری فەرمی حکوومەتی عراقی بووە. ئەو هێزانە لە کات و ساتێکی زۆر سەخت هاتوون کاتێک عراق لە قۆناغی ڕوبڕووبوونەوەی تیرۆردا بوو. بۆیە کاتێک باسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا یاخود هێزەبیانیەکان بەگشتی لە خاکی عراق دەکەین پێویستە سەقامگیریەکی سیاسی و ئەمنی هەبێت بۆ ئەوەی هەموو لایەک بتوانن کە یاخود هیچ نەبێت بتوانن درێژی بەو سەقامگیریە بدەن و سەقامگیری مەبەستم ئابووری و سیاسی و تەواوی بوارەکانێتی. بەڵام کاتێک هەوڵی با بڵین داوای چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا دەکەی بە شێوازێک کە خراپ بکەوێتە سەر بارودۆخی ئابووری و سیاسی عراق و سەرجەم پارێزگاکان ئەمە پێویستی بە وەستانە پێویستی بەوەیە لە مەترسی بارودۆخ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێبگەین و بزانین کە بارودۆخی سیاسی و ئەمنی تا چەند باشە بۆ ئەوەی ئەو کاتە داوا لە حکوومەت بکەین بۆ ئەوەی حکوومەت داوا لە هێزە بیانیەکان بکات کە لەسەر خاکی عراقن بۆ ئەوەی بکشێنەوە. برێ شەرعنها دەنگۆیەک هەیە تێگوتنکو هێزین تایبەتی بەرەیە ئیسلامی لە عراقی دکارێ بەشداری vê alozya herêmê bibe. Yani ev yek çi bandorê li Iraqê dike, çi tesîrê li aştiyê li Iraqê dike, tu çawa dinirxîne? ئێمە تێبینی ئەوەمان کردووە کە زۆربەی گروپە چەکدارەکان و بەرەی مەقاومە تێکەڵی کاری سیاسی بوون و بەشی هەر زۆری ئەوانەی ناسراون نوێنەرایەتیان لە نێو پەرلەمانی عراقی هەیە و لە دەسەڵاتی جێبەجێکاریش نوێنەریان هەیە کەواتە ئێمە کاتێک باسی گروپە چەکدارەکان دەکەین ئەو گروپانەی کە هەوڵی پشتگیریکردنی ئەم حکوومەتە دەدەن و تا ڕادەیەکی سەرکەوتوو بوون لەوەی پشتیوانی حکوومەت بکەین. بۆیە ڕاستە هەندێک گروپی چەکدار هەن کە نایەنەوێت هێزەکانی ئەمریکا لە عراق بمێنەوە. ئەم گروپانە بەرژەوەندیەکیان لەوەدا نییە کە هێزیەکانی ئەمریکا بمێنەوە لە نێو عراقدا چونکە بەشێک لەو گروپە چەکدارانە سیاسەتێکی هەرێمی دەرەکی پەیڕەو دەکەن و ئەوەشیان بەدڵ نییە کە هێزەکانی ئەمریکا بمێنەوە. بۆیە ئەوەی ئێمە دەڵێن ئەوەیە ئەمڕۆ چەندڕایەکی جیاوازن و سیناریۆ گەلی جیاوازیشمان لە پێشە لەسەر خاکی عراق و سووریا کاتێک باسی هەندێک وڵاتی دیکەش دەکەن سیناریۆ جیاوازیان هەیە. بۆ استراتیژیەتێکی ئەمریکی ڕوون هەیە دەبێت لەبیر چاومان بێت ناکرێت ئەو استراتیژیە لە هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێبەجێ بکرێت. بەڵام نیاز هەیە بۆ ئەوەی کە ئەو پەیوەندی استراتیژیانەوە ئەو سیناریۆ استراتیژیە بە لاڕژانەکانی ئەمریکا لە تیشرینی ئەمساڵ جێبەجێ بکرێت. پێمان وایە ئەمریکا سیاسەتێکی جیاواز لەو سیاسەتانی پێشوو هەیە بۆ پەیڕەویان دەکات و هەندێک بڕیاری چەند دیارترینیان کەمکردنەوەی قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەمکردنەوەی گرژەکان واتە ئەوەی کە لەگەڵ هەژر و دیدگاکانی ئەمریکا یەک بگرێتەوە ڕەنگە بەڕاستی ڕزگاری بێت لەوەی لە ڕێگایە. بۆی دەبێت بزانین قۆناغی داهاتوو قۆناغێکی جیاوازە. بەڵگەشمان بۆ ئەمە ئەوەیە ئەو هێزانەی کە ئێستا هاتوونەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست فڕۆکە هەڵگرەکان F-35 F-16 تەواوی ئەو فڕۆکە ئەمریکانەی هاتوونەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ جێبەجێکردنی سیناریۆیەکن کە لە بەردەماندا ئێمە ناتوانین بزانین چی ڕوودەدات. ئایا ئەگەر کەسێک دژاتی ئەمریکاکە چی بەسەردێ؟ بەڵێ بەڕێزان شەرع وەکو خۆشتان باستان کرد کە
ئەمریکا دەیەوێت خۆی بەهێزتر بکات لە ناوچەکە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێتان وایە ئەم گرژیانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە ئەمریکای قۆزێتەوە بۆ بەهێزکردنی خۆی نەکەوەی کە بەشێک لە لایەنە عێراقیەکان داواکەن بکشێتەوە. سيدي لنكن واضحين با ڕوون و ئاشکرا بین ئەمڕۆ ئەمریکا وڵاتێکی بەهێزە. ئەمریکا وڵاتێکە با بڵین سوپایەکی مەزنی هەیە. ئێمە ناکرێت هێزی ئەمریکا بەکەم بزانین یاخود بڵێن ئەمریکا پێویستی بە قەیرانە بۆ ئەوەی خۆی لە ناوچەکە بەهێز بکات و یاخود هەژموری خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاد بکات بە پێچەوانەوە. ئەمڕۆ کاتێک باسی استراتیژی وڵایەتە یەکگرتوەکانی ئەمریکا دەکەین هەندێک لایەن لەوانەیە لی تێ بگەن هەندێک لایەنیش لەوانەیە لی تێنەگەن بەڕاستی. بۆیە ئەوەی من باوەڕم پێ هەیە کاتێک ئەو فڕۆکە هەڵگرانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن و ئەو سوپای لە هێناوێتێ ناوچەکە فڕۆکەکان وە ئەو هێزانەی وەردەوەردە خەریکە لە هەندێک وڵاتی وەکو نایجیریا دەکشێنەوە بۆ پاراستنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. هێزەکانی ئەمریکا بۆ پاراستنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەمکردنەوەی گرژەکان هاتوونەتە ناوچەکە. ئەمڕۆ هەڕەشەکانی ئێران و هەڕەشەکانی ئیسرائیل هەڕەشەکانی سەر لۆبنان ئەمانە ڕەنگە پەل بەهاوێژن بۆ ئەوەی کە گرجەکان پەرە بسێن. بەڵام بوونی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لەم ناوچەیە بۆ نەهێشتنی ئەو قەیرانەیە بۆ ڕێگریکردن لەوەی شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست ببێت. بۆیە ئەگەر بێت و شەڕێک ڕوو بدات بە دڵنیاییەوە بەم زوانە کۆتایی نایێت. بۆیە دروست نەبوونی ئەم بابەتە پەیوەندی بە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا هەیە و ئەمریکا دەتوانێت ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پارێزێت. برێزەرە شەریعە بیر و ڕایەک هەیە دibêje ku Iraq dikarê rolek gelek girîng li rojhilata navîn bilêze Iraq dikarê bibe gorepanek aştiyê bû rojhilata navîn ev şans jî li pêşiya Iraqê heye yanî têkdana vî şansî çend berjevendiya Iraqê de ye ger nirxandina te bikir. بەڵێ عێراق ڕۆڵێکی زۆر گرنگی بینی و تایبەتی لە ماوەی ڕابردوودا عێراق ڕەنگە لە ماوەی ڕابردوو بەشێک بوو بێت یاخود دەتوانین بڵین بەشێکی زۆر سەرەکی بووە لە لێک نزیک بوونەوەی ئێران و سعودیە و عێراق توانیوێتی دیدگاکان لە یەکتری نزیک بکاتەوە بە تایبەتی ئەوەی پەیوەستە بە وڵاتانی کەندا و ئێران و هەندێک وڵاتی دیکەش ئەو وڵاتانەی کە قەیرانی دیبلۆماسیان لە نێوان هەبوو عێراق لایەنێکی گرنگی نزیکردنەوەی دیدگاکان و نەهێشتنی ئەو گرژیانە بوو. بۆیە عێراق ئەوە نییە تۆ بڵێ گرنگ نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیە خود لایەنێکی گرنگ نییە و بەدڵنیاییەوە ئەگەر قەیرانی ناوخۆی لە نێو عێراق هەبێت ڕەنگە عێراق ڕۆڵی کەم ببێتەوە. بەڵام ئەگەر لێک تێگەیشتنی ئازبەرز لە نێوان سەرکردەوەی پارتە سیاسیەکان لە نێوخۆی عێراق هەبێت بەدڵنیاییەوە عێراق لایەنێکی کاریگەر دەبێت. بەڵام مەرجی ئەم بابەتە ئەوەیە کە کێشەی نێوخۆی نەبێت ڕۆلی عێراق پاک بخەن. بەڵێ بەڕێزار شەراگەر بە کورتی وەڵام بێتەوە سوپاس دەکەم. عێراق وەکو دەوڵەت پێی خۆشە ئاشتی و ئارامی هەبێت تا بەردەوام بێت و بەهێزتریش بێت. بەڵام لەلایەکەوە کۆمەڵێک گروپی چەکدار لە ناو عێراق و هەناوی دەوڵەتی عێراقدا هەن گرژی و ئاڵۆزیانەوێت بۆ مانەوەی خۆیان. ئێستا هەلو مەرجەکە بۆ کێ لەبارە بۆ بەرەی ئاشتی کە دەوڵەتی عێراقیان بۆ بەڕێی شەڕ و ئاڵۆزی کە گروپە چەکدارەکانن. نا بەدڵنیاییەوە پێویستە بەرەی ئاشتی لە پێشەوە بێت لە عێراق و پێویستە عێراق بگەڕێتەوە سەردەمی باشتر بوونی بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی عێراق نییە ململانێ و ئالۆزی و گرجەکان زۆرتر بن. ئێمە لەگەڵەوەدەن کە ئاشتی بێتە پێشەوە و ئەو کەسەی بانگەشەی شەڕ و جەنگ دەکات بەدڵنیاییەوە کەسێک نابێت کە ئاوڕێ لێ بدرێتەوە و ئەوەی لە کۆتاییدا دەیباتەوە ئەو کەسانن کە داوای ئاشتی دەکەن و ئەو کەسانن کە خاوەنی ئاشتین و داوای عێراقێکی یەکگرتو یەکانگیر دەکەن داوای عێراقێکی سەقامگیر لە ڕووی سیاسی و ئابووری دەکەن. بەڕێز ئەسیرە شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵماندا بوویت. سپاس بۆیەوە. سپاس.